هەر لەگەڕی دووەمی خولیانە لە دۆکانی کوردستان یانەی سنوور لە نێو یاریگای خۆی میوانداری یانەی پێشکەوتنی کرد. هەردوو لا چەندین هێرشیان بۆ سەر تۆڕی گۆڵ یەکتر بردوول تا لە خولەکی 55 دا یاریزان ئەسعەد حەمەد یاریزان یانەی پێشکەوتن توانی گۆڵێک بۆ یانەکەی تۆمار بکە. یارەکەش هەر بەو گۆڵان لە بەرژەوەندی یانەی پێشکەوتن کۆتایی پێات و سێ خاڵی گرنگی بەدەستێنە. سەبارەت بە یاری ئەوە جەولەی یەکەم ئەمە چاوەڕوانکەران بوو. جەولەی دووەم یاریمان لەگە پێشکەوتن بوو. یاریزانەکەمان هەموو لاون، ئەمە ئیشە زۆر ئیشی لەسەر یاریزەکانی لاون کرد. دیارە فەریقی بەرامبەرش بە ئەوە ئەزمونتر بوو لەمە گەمەی باشتری کە شەوتی یەکەم. شەوتی دووەم ئەمە باڵا دەستتر بوون، پەنەرتیشمان لە دەستدا، بەڵام مۆفەق نەبووین شەوتی دووەم. ئینشاڵڵا لە یاری داهاتوو قەروبووەکەن ئینشاڵڵا. بەڕاستی یاریەکە تابرە یاریشی بڕێک زەحمەت بوو لە بۆمە، لەبەرەوەی یاریەکەمان دۆڕاند بوو، ینی مەفروض بوو ئەو یاری هەبینەوە. زەختەکە بوو لەسەر لاعیبەکان بە حکمیەوەی چکە تو ئەگەر خوا نەخواستە تعادلت کرد بە یان خەسارە دابا لە منافەسەکەی دەچێت دەرێ. ئەلحەمدولیلا باش خۆمە ئامادە کرد بوو، لە یارەکەش مۆفەق بووین، گۆلێکمان کرد و ئیدی بە گۆلە یارەکە کۆتایی پێات دەستخۆشی لە یاریزان دەکەم، پیرۆزبای لە هەمیان دەکەم، جودێکی باشن سەرف کرد، دووبارە پیرۆز بە هەمیان.